سڵاتان لەبێ دازان خۆشەویستان بەخێر بێن بۆ وانی سیفسێ لە بەش یەکەمی کورسی نێتوەرک پلەس. ئەمە کۆتا وانەی بەش یەکەمە. لەم وانەیە باسی ترافیک فلۆ دەکەین واتە ڕەوتی هاتوچۆی تۆڕ. با سەرەتا بە پێناسەکەەوە دەست پێ بکەین پاشان ڕوونکردنەوەیەکی تەواوی لەسەر دەدەین. ڕەوتی هاتوچۆ ترافیک فلۆ لە تۆڕەکاندا مانای چییە؟ بریتیە لە جوڵەی داتا لە نێوان ئامێرەکاندا لە ناو تۆڕێکدا. ڕاوتی هاتوچۆیەکە دەتوانێت ناوخۆیی بێ لە نێوان ئامێرەکان یان دەرەکی بێ لە نێوان بەکارهێنەرێک و ئینتەرنێتێک. جۆری لێشاوەکە بەندە بە سەرچاوە و شوێنی مەبەستی داتایەکان. چۆن داتاکان لە ناو تۆڕەکەدا دەجوڵێن بۆ کوێ دەڕوا و لە کوێوە دێ. کەواتە سەرەتا زۆر سنت مەدەنەسە پێناسەکە چکە ئێستا ئێمە بە زیاتر دەڕۆینەوە ئەو بابەتە لە ڕۆی وردەکاریەوە. کاتێک تۆ لە داهاتوودا بە شێوازێکی پراکتیکی پرۆتۆکۆڵەکانی سکوریتی جێبەجێ دەکەی لەسەر ڕاوتەرەکان لەسەر سویچەکان نابێت تۆ بە شێوازێکی هەڕەمەکەی پرۆتۆکۆڵ زیاد بکەیت. گەر تۆ نەزانی وەکو ئەو سێ پرسیارە گرنگەی کە نووسراوە ڕاوتی هاتوچۆی داتایەکان چۆن دەجوڵێ بۆ کوێ دەڕوا و هەروەها لە کوێوە داتات بۆ دێ. باشە ئایا کە داتات بۆ دێ لە کامە ڕاوتەر دێتن تاکە تۆ سکوریتیەکانی بۆ سە زیاد بکەیت و لە کامە شوێنەوە داتا دەڕوا بۆ ئینتەرنێت تاکو تۆ بەم شێوازە پرۆتۆکۆڵە سکوریتیەکان جێبەجێ بکەی لەسەر ئامێرەکان. با ئێستا باسی ئەوە بکەین کە بۆچی تێگەشتن لە ڕۆشتنی هاتوچۆ گرنگە. یەکەم لە بەهۆکاری ئەمنی کە باسم کرد، دووەم بۆ باشترکردنی کارایی دەتوانین قەرباڵغی دەستنیشان بکەین و سویچکردن و ڕێڕەوکردن باشتر بکەین. یعنی بۆ نمونە کاتێک تۆ قەرباڵغیەکە ڕوو دەدا لە ناو تۆڕەکە، تۆ مادەم دەزانی ڕەوتی هاتوچۆیەکە چۆن دەڕواتن چ ئامێرێک ئەو بەرپسیارە لەو قەرباڵغیە دەتوانی بە ئاسانی مامەڵی لەگەڵ بکەیت. جۆرەکانی ترافیک فلۆ دەبێتە دوو جۆری سەرەکی. یەکەمیان پێی دەڵێن نۆرث ساوث ترافیک واتە هاتوچۆی باکوور باشوور. جۆری دووەمیان پێی دەڵێن ئیست وێست ترافیک واتە هاتوچۆی ڕۆژهەڵات ڕۆژئاوا. تەوان لێرە تەرکیز بکەن من نەموت هاتوچۆی باکوور بۆ باشوور، چکە کاتێک تۆ بۆی بۆ زیاد دەکەی واتە تۆ ئاڕاستەکە دیاری کرد کە لە باکوورەوە دێ بۆ باشوور. بەڵام لێرە هەر جۆرێک لەوانە خۆیان دوو جۆرن، باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا، هەر جۆرێک لەوانە بە دوو ئاراستە کار دەکاتن. بابەی سەرەتا لە جۆری یەکەمەوە دەست پێ بکەین نۆرث ساوث ترافیک. ئەمەش ئاماژەیە بۆ چونە ژوورەوەیە دەرچوونی داتایەکان لە تۆڕەکەدا. وەکو ئامێرێک لەناو کۆمپانیایەکە کە لە ئینتەرنێت دەگەڕێت یاخود بەکارهێنەرێک لە دەرەوەی کۆمپانیایەکە دەستی بە بەرنامەیەکی ناوخۆیی دەگا. بۆ نمونە بەکارهێنەرێک لە ناو تۆڕەکە دەچێتە ناو گوگڵ، ئەمە ترافیکی باکوورە کە پێی دەڵێن نۆرثباوند ترافیک. بەئێستا بین باسی نۆرثباوند ترافیک بکەین واتە ئاڕاستەکەمان بۆ باکوورە. زۆر بە ئاسانی ئاڕاستەی بۆ باکوور واتە بۆ سەرەوە ئەوەیە کە بەکارهێنەرێک لە شوێنەکە کاتێک دەڕواتە ناو ئینتەرنێت، کاتێک دەڕواتە ناو خزمەت گوزاریەکی دیکە، ئەوەیان دەڕواتە ناو ڕاوتەر. ڕاوتەر بەش بە حاڵی خۆی کە لە سەرەوەیە بۆ نمونە لە کۆتایی چینەکەیە، ڕاوتەر دەیگەێنیتم بۆ ئینتەرنێت کەواتە ئەو ڕۆیشتە دەرەوە لە دەرگای ڕاوتەرەکە، لە دەرگای باکوورەوە چوە دەرەوە بۆ ناو ئینتەرنێت. ئەوەیان بابەتی یەکەمە کە پێی دەڵێن نۆرثباوند ترافیک. دووەمینیان بەکارهێنەرێکی دەرەکی دەچێتە ناو سێڤەرێکی کۆمپانیا. داوانەیە بەکارهێنەر نەبێ، خزمەت گوزاری بێ، هەر شتێک بێ، کاتێک دەڕواتە ناو شوێنەکە لە سەرەوە واتە لە شوێنێکی دیکەوە کە دەڕواتە ناو ئەو شوێنە دیاریکراوە، ئەمەیان هاتوچۆی باشوورە کە پێی دەڵێن ساوثباوند ترافیک واتە ئاڕاستەکەی بۆ باشوورە. لێرە پێویستە سرنجمان لەسەر ئاسایشی فایروۆڵ بێ. کاتێک ئێمە ئامێری فایروۆڵ زیاد دەکەین بۆ ئەوەی ئەمنیاتی شوێنەکەمان پارێزراو بێ، یعنی بۆ نمونە ئەگەر چەندین کەسی خراپ بیانەوێ کۆمپانیایەکە تێک بدەن دەست بە سزانیاریەکان بگرن کە لە دەرەوە دێن. باشە کەواتە ئێمە کە ئامێری فایروۆڵ دادنین لێرە تاکو ڕاستەوخۆ ڕێگە بەوە نەدا کە بێنە ژوورەوە. باسە بێنە سەر بەشی دووەم کە بابەتی ئیست وێست ترافیکە واتە ڕۆژهەڵات ڕۆژئاوا یان لە ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات واتە جوڵەی داتا لە ناو هەمان تۆڕ لە نێوان سێڤەرەکان یان لە نێوان ئامێرەکاندا. نمونە گواستنەوەی فایل لە نێوان دوو سێڤەر لە ناوەندێکی داتا، دووبارەکردنەوەی باکئەپکردنی سێڤەرەکان بۆ سێڤەرێکی دیکە، پەیوەندی نێوان دوو ئامێر لە ناو هەمان ڤیلان. ئەم جۆرە ترافیکە زۆر جار بێ چاودێری دەبێ. ئەمەش مەترسیدارە
چونکە ئەگەر ڤایرۆسێک یان هێرشێک بچێتە ژوورەوە ئەوە بە ئاسانی لە ناوخۆ بڵاو دەبێتەوە. کەواتە بابەتێکی زۆر ئاسانە بابەتی ئیست وێست ترافیک واتە ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا جا بە عەکسیش بێ هەر تەواوە. لێرە باسی چ دەکەین ئێمە کاتێک ئامێرەکانی کۆمپانیایەکە شوێنەکە باشە کاتێک مامەڵە لەگەڵ یەکتر دەکەن ینی بۆ نمونە کۆمپیوتەرێک دەڕواتە ناو سێرڤەری کۆمپانیایەکە ئەوە چ ڕەوتی هاتوچۆیە ڕەوتی هاتوچۆی ئیست وێست ترافیکە باشە کاتێک سێرڤەرێک فەیلێکی باکەپی هەیە دەینێری بۆ سێرڤەرێکی دیکە ئەوەشیان هەر بابەتی ئیست وێست ترافیکە چونکە ئەگەر سیخان حتا کە من قسە دەکەم لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژ ئاوایە لە ڕۆژ ئاوا بۆ ڕۆژ هەڵاتە لە ناو یەک بازنە هەردووکیان دەخولێنەوە باشە کۆمپیوتەرێک کاتێک فیلێک دەنیرێ بۆ کۆمپیوتەرێکی دیکە ئەوەشیان هەر بابەتی ئیست وێست ترافیکە باشە بەڵام بابەتی یەکەم کە باسمان کرد کاتێک من لە ناو کۆمپیوتەرەکەم دەڕۆمە ناو ئینتەرنێت سێکەن ئینتەرنێت لەسەرەوەیە کاتێک دەڕۆمە ناو ئینتەرنێت ئەوە من دەڕۆم بۆ ئاراستەی باکوور دەڕۆم بۆ سەرەوە کەواتە دەبێتە ناو بابەتی یەکەم کە باسی نۆرث ساوث ترافیک دەکەی کاتێک کەسێک لە دەرەوە دێتە ناو لاپتۆپەکەم ئەوەیان بابەتی بۆ باشوورە واتە ئەو کەسە لە دەرەوە دێتە ژوورەوە بۆ ناو ڕێکخراوەکە بۆ ناو شوێنەکە باشە بەڵام بۆیە پێتانم وت ئیست وێست ترافیک ئاسانە کە ئێمە باسی ناو کۆمپانیایەکە دەکەن کە ئامێرەکان لەگەڵ یەکتر قسە دەکەن بەڵام ئاگاداری خەڵێکی زۆر گرنگ بن وەک لە نووسراوەکە ئاماژان پێکرد ئەوەیان زۆر جار بێ چاودێری دەبێ باشە چونکە ئەو کەسەی بۆ نمونونەکە نێتوۆرکە ئەو کەسێکە ئایتە دەڵێ من تەواو سکرێتی و پرۆتۆکۆڵەکانم زیاد کردووە لە ناو ڕاوتەرەکە ئاراستەی پەیوەندیەکەی دەرەوە بۆ ژوورەوەم کۆنتترۆل کردووە و ئەگەر لە ژوورەوەش کەسێک بێوێ بۆ نمونە بڕوە بۆ دەرەوە سیاساتم بۆ داناوە ینی بۆ نمونە تۆ ناتوانی فیل ئەپلۆد بکەی یان ناتوانانی تۆ بڕۆێنەوە ئەو ویبسایتە سیاساتی بۆ داناوە باشە دەڵێ من تەواو هەم شتێکم مسۆگەر کردووە کۆنتترۆلم کردووە بەڵام ئەو لە بیری نییە کە گرنگترین شت بێجگە لەو بابەتە ئەو بابەتە گرنگە کە تازە باسم کرد بێجگە لەو بابەتی ناوخودی کۆمپانیایەکەیە چکە بۆ نمونە ئەگەر هێرشێک یاخود ڤایرۆسێک بڵاوبۆوە لە نێوان ئامێرەکان زۆر بە ئاسانی لە ڕۆژهەڵا دەڕوە بۆ ڕۆژ ئاوە لە ڕۆژ ئاوا دەڕوە بۆ ڕۆژهەڵات باشە بۆیە دەبێت ئاگاداری ئەوەشبین ئێستا باس دەکەین کە چارەسەرەکانیان چییە بابینە سەر بابەتی لە ڕۆی ئەمنیەوە جۆری هاتوچۆیەکە ئێستا دەیڵین و چی دەیپارێزیتن و هەروەها ئایا هەستیارە یا خودنە یەکەم شت نۆرث ساوث ترافیکمان هەیە واتە ترافیکی باکوور باشوور چونکە بابەتی نۆرث ساوث جیاواز نابێتەوە زۆر ینی پێت ناڵێ ئەوە ساوثە یان نۆرثە هەمیان لە ناو یەک پاکێجە باشە بابەتی باکوور باشوور چی دەیپارێزیتن لێرە لە بابەتی ئەوەی کە کۆمپیوتەر بڕواتە ئینتەرنێت یان کەسێک لە دەرەوە بێتە ناو شوێنەکە چ دەتوانین زیاد بکەین تاکو ئەو شتە بپارێزین یەکەم ئامێری دیواری ئاگرینە واتە ئامێری فایرۆڵ و هەروەها ڕاوتەرەکە دەبێت ئێمە پرۆتۆکۆڵی سکرێتی لەسەر زیاد بکەین ئایا هەستیارە بەڵێ زۆر هەستیارە چونکە مامەڵە لەگەڵ ئینتەرنێت دەکات ئێوە وا بیر بکەنەوە بۆ نمونە تۆ لە ژوورێکی دەرگایەکەت کە کردەوە باشە تۆ دەڕۆی بۆ ناو ئینتەرنێت لەوانەیە هەزاران کەسی خراپ لە دەرەوە بێنە ژوورەکە و لەوانەیە چەندین کەس لە ژوورەوە بۆ نمونە داتا و فایلی گرنگ بنێرم بۆ دەرەوە کەواتە ئەم دەرگایە دەبێت زۆر بە پارێزراوی بمینێ پرۆتۆکۆڵی سکرێتی زۆر باشی لەسەر دەستنیشان بکرێ دەرگایەکە دیاری بکرێت کامە ئاڕاستەی بۆ دەرەوەیە کامە ئاراستەی بۆ ژوورەوەیە باشە بەم شێوازە جۆری دووەممان هەیە ئیست وێست ترافیک واتە گوتمان ڕۆژهەڵات ڕۆژ ئاوە دەتوانی سیستەمی دیاریکردنی دەستدرێژی ناوخۆیی IDS واتە Intrusion Detection System یاخود بەشکردنی تۆڕ طبعاً IDS زۆر ناڕۆینە ناو بابەتەکەی بەڵام تەنها ئەو ئاگادارکردنەوەیەکت پێ دەڵێ کاتێک دەزانیتن ڤایرۆسێک هەیە یاخود هێرشێک هەیە دەیەوێت دروست ببێ لە ناو کۆمپانیایەکە لە ناو شوێنێکە IDS یارمەتی دەدا کە ئاگاداری تۆ بکاتەوە باشە IPSیشمان هەیە ئەوانە هەر هەمیان بابەتی سیسکۆنە IPS ئەوەیە کە دەتوانیتن ڕێگری بکە لە ڤایرۆسەکە بەڵام دووەمینیان بەشکردنی تۆڕ
کە باسمان کردووە کاتێک تۆ تۆڕەکە بەش دەکەی بۆ بەشی جیاواز ئەوەشیان بەش بە حەڵی خۆی ئەگەر تۆ ئەگەر کەمێک سکوریتیشی تێدا بێ دەتوانیتن ڕێگری بکە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. یعنی بۆ نمونە تۆ لە ناو شوێنێک باشە هەمیان ناکێ ناو یەک بازنە طبعاً جیاوازیان دەکەی دەیانکەیە ناو ڤیلانی جیاواز. یعنی بۆ نمونە بەشی ژمێریاری IP خۆی هەیە بەشێکی خۆی هەیە ڤیلانی خۆی هەیە باشە ئەو کەسانێک کە لە مارکتینگ ئیش دەکان ڤیلان و سویجی خۆیان هەیە بەشێکی جیاوازیان هەیە. ئەگەر بەشێک تووشی هێرش بوو بەشەکانی دیکە بە سەلامەتی دەمینێنەوە باشە واتە دەتوانیت تۆ کۆنتترۆلی ئەو بەشە بکەی پێش ئەوەی هەموو بەشەکان تووشی ئەو کێشەیە بن. ئایا هەستیارە؟ بەڵێ چونکە لەوانەیە ببێتە هۆی بڵاوبوونەوەی هێرشەکان لە ناو خۆدا. با ئێستا لە کۆتایی باسی پوختەیەکی گرنگی زانیاریەکان بکەین. گوتمان ترافیک فلۆ دەبێتە دوو جۆر. جۆری یەکەمیان پێی دەڵێن نۆرث ساوث ترافیک واتە باکوور باشوور. ئاراستەکەی ناوەوە دەرەوە لە دەرەوە دێتە ناوەوە یاخود لە ناوەوە دەڕوات بۆ دەرەوەی شوێنەکە. جۆری دووەمیان کە باسی ئیست وێست ترافیکمان کرد واتە ئاراستەی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوە لێرە ئاراستەکەی چۆنە سیرکەن لە ناوەوە بۆ ناوەوە چونکە بە ئێوە وت وەکو بازنەیەکی خولاوە لە نێو خۆیاندا ئاراستەکەی لە ناوەوە بۆ ناوەوەیە واتە چ لە ڕۆژ هەڵات بڕوە بۆ ڕۆژ ئاوە چ لە ڕۆژ ئاوە بڕوە بۆ ڕۆژ هەڵات باشە سیرفەن هەردووکیان بە یەک ئاراستە دێن و دەڕۆن. یعنی بۆ نمونە ئەگەر پرسیارێکت بۆ هاتەوە بەم شێوازە ئەگە پێت بڵێ which type of traffic flow is routed from your internal network to the internet واتە کام جۆری ڕوتی هاتوچۆ لە تۆڕی ناوخۆیی خۆتەوە واتە لە ناو لاپتۆپەکەت کۆمپیوتەرەکە شوێنەکە لە ناو کۆمپانیایەکە دەگوازێتەوە بۆ ئینتەرنێت واتە بە کورتیەکەی کاتێک تۆ دەڕۆی بۆ ئینتەرنێت کامە ڕوتی هاتوچۆیە. ئەی پێت دەڵێ بۆ نمونە نۆرث ساوث ترافیک B ئیست وێست C1 دیمان طبعاً وان ومان ئەویان هیچ پەیوەندیان بە بابەتەکەوە نییە. بابەتی ئیست وێستیش نییە چکەوە لێرە پێت دڵێ تۆ دەڕۆی بۆ ئینتەرنێت واتە دەڕۆی بۆ چێندەر دەڕۆی بۆ سەرەوە کەواتە ئاراستەکەمان نۆرث ساوسە کە دەکاتە ئەی ئەوە وڵامە ڕاستەکەی. ینی ئەوەی کە دەمێ بۆ ئێوە بگەێنم لەو بابەتە لەوانەیە پرسیارتان بۆ بێتەوە بەم شێوازە کاتێک کەسێک لە دەرەوە دێتە ناو شوێنەکەت ئەوە چ جۆری ڕوتی هاتوچۆیە کاتێک کۆمپیوتەرەکان و موبایلەکان و ئامیرەکان لە نێو خۆیاندا مامەڵە دەکەن ئەوە چ جۆرێکە گوتمانەوە ئیست وێستە. باشە هاوڕێیان و ئازیزان گەشتنە کۆتایی وانە ئیمڕۆمان هیوادارم زۆر باشی سووتان لێوەرگرت بێ وانەی داهاتوو ئەتان بینمەوە هەر شاد و بەختەوەربن خوداحافظ.